سڵاو ئازیزان سەلەفیەت چییە؟ بۆچی لە ئێستادا برێوی زۆرە؟ ئایا سەلەفیەت خەتەرە لەسەر کللتوری نەتەوەی و فەرهەنگمان؟ ئایا سەلەفیەت خەتەرە لەسەر ئەمنی قەومی کورد؟ ڕێگۆڕیشەکانی سەلەفیەت لەکوێیە؟ ئایا دیاردەیەکی تازەیە یا لەگەڵ دەرکەوتنی ئیسلام و لە سەدەی یەکەم و دووەمەوە هەیە؟ ئایا سەلەفیەت مێژوویەک نییە لە خوێن؟ بەواتای سەلەفیەت هەر بە خوێن نەهاتۆ تاکو ئەمڕۆ؟ ئەم بابەتانە هەمووی لەگەڵ هەردوو هاوڕێی ئازیزم کاک عەبدوڵڵا ئەڵایی توێژەر لەگەڵ کاک ڕامیاری توێژەر بەیەکەوە ئەمانەوێت ئەمڕۆ ئەم بابەتە تاوتوێ بکەین هیوادارین سوود بەڕێستان بگەێنین لە ماوەی ئەم 45 دقەی داهاتووە. کاک عەبدوڵڵا بەخێر بێ. زۆر سوپاس. جەنابەت کتێبێکت لەسەر سەلەفیەت نووسیوە بزانم لەبەر ئەوە لە جەنابتەوە دەست پێەکەم بۆی بتوانی شەرحێکی یا تعریفێکی کورتی سەلەفیەتمان بۆ بکەی. سەلەفیەت خۆی چییە؟ ئەم کەلیمەیەکەی داهاتووە تاریخی سەلەفیەت لەکوێ هەیە؟ ئای ئەمڕۆ و سبەینەیە دوێنەیە یاخود مێژوێکی دوور و درێژی هەیە؟ بفەرموو حەزەکەی. سڵاو لێەوە، سڵاو لە بینەرانی خۆشەویست. سەلەف و دەتوانیت پێش وەختە دەبی لە ڕێکاری علمی ئەوەیە کە چەمکەکان پێ ناسە بکەین. بیدایە دوابینە سەر وشەی سەلەف بزانین سەلەف چییە. ئەگەر تەماشای قاموسەکانی کورتی بکەیتەوە قاموسی لیسان عرب قاموس محیط تهذیب لغة بکەی سەلەف چییە؟ دەتوانین پێ ناسەکەی وا بکەی كل من تقدمك من آبائك وذوي قرابتك في السن أو الفضل فجعلناهم سلفا ومثلا للآخرين كقرآن باز دەکە. ئەوەیە هەر کەسێک یان هەر شتێک بە پێشت کات چ لە فەزل چ لە تەمەن ئەوە لە ڕووی زمانەوە ئەو گوتمان سەلەفە. یان سەلەفە كل عمل صالح قدمته هەر کارێک چاکە کە تو پێشکەشت کردیە ئەو وەکو وشەی سەلەف کە گوتمان لەو سەرچاوانە باسکرایە. دێنە زۆری دوم کە بریتە لە سەلەفیەت محەممەد عەمارە لە کتێبی خۆی باز دەکاتن لە ئیزالة الشبهات عن المعاني والمصطلحات دەڵێت السەلەفیة هي نسبة إلى السلف پادراوەتە لای وشەی سەلەف وسەلەف هو الماضي کەوا زمانوانیان زانیمان کە معنای چییە. ئیستلاحیان چییە؟ هەموو سەلەفیەت بۆ خۆی ئەوە تعریفی خۆی دەکات. هەموو ئەوانەی کە داڕێژەری تیۆری سەلەفینیان نووسەری سەلەفینیان واعیزی سەلەفین دەڵێن الکتاب والسنة بفهمی سەلەفی ئومە کارکردن و مامەڵەکردن لەگەڵ قورئان و سنەت بە تێگەیشتن و پیادەکردنی پەیڕەویکردنی تێگەیشتنی سەلەفی ئومەت. ئەوە سەلەفیەتە بە دیدیوان. بەڵام لە دیدی من سەلەفیەت چییە؟ سەلەفیەت دوجار بریتە لە گوتارێک، گوتار بە معنای خیتاب نەک بە معنای مەقالە، بریتە لە گوتارێک وە لە شێوازێک لە بیرکردنەوە، لە گوتار و شێوازێک لە بیرکردنەوە کە ڕەگێکی مێژوویەوە پەیوەستە بە حاڵەتێکی مێژووی وەروها زۆرێکە لە شێوازی مامەڵەی سلوکی کە پەیوەندی بە لایانی کۆمەڵایەتی هەیە و پەیوەندی بە ڕێبازی تێفکرینێ. سەلەفیەت لەلای من دڵداری و ئەڤینداریە لەگەڵ ڕابردوو و لە تێگەیشتنی دڵداری و ئەڤینداری مەبەستمەوەیە مامەڵەیەکی عەقلانی وەروها مامەڵەیەکی عەقلانی نەقدی لەگەڵ ڕابردوو ناکە بەڵکو تووشی ئەڤینداری هاتیە لە بەرامبەر ئەوانەی کە تووشی فۆبیای ڕابردوواتن. مەبەستمەوەیە ڕەتفعلێکی غەڵەتە. وەروها سەلەفیەت پێم وایە ڕاستە، ینی ئەگەر بە ئەو تشبیه ئەدەبیە بکەین ڕاستە لە ئێستا لێرە دەژی. ئێستا من و تۆ لە سلێمانین، ئەوانەی لە زیندانەکانی سلێمانیشن یان لە بەندیخانەکانی سلێمانی هەر لە سلێمانی دەژین، بەڵام لە ڕاستیدا وەکو من و تۆ ناژین لە ناو سلێمانی. سەلەفیەت چی هەیە؟ لەگەڵ من تو لەو سەردەمە دەژین، بەڵام لە هەمان کاتدا لەو سەردەمانین قاڵبەکەیان دوورن لە فقی واقع. بەڵێ جا ئەوە سەلەفیەتەوە سەلەفیەتیش دەرهاوشتێکی مێژوویە ئەوەی کە سەرەتا من پێم وایە سەلەفیەت لە سەردەمی پێغەمبەر درود خوای لەسەر بێ دەست پێ دەکات لە بەهاری تەمەنی ئیسلامەتی سەلەفیەت بەرامبەر ئاراستەی وحی و ئاراستەی عایلەی پێغەمبەر کە بەنی ئومەیە خێڵ ئومەیە دەست پێ دەکاتن. وەروە خاڵشکە کە پێویستە ئەوانەی کە لە بواری سەلەفیەت حەز دەکەن بتوێژنەوەیان قسە بکەن هەموو ڕێبازێکی ئەیدۆلۆژی سەرەتا بنەماکانی دادەڕێژی، یعنی تیۆر دادەڕێژی، دواتر دێتن پراکتیکی دەکە ئەوەی دەکە پیاڵی دەکات لەگەڵ کاک ڕامیارە. بەڵام ئەو قسەی تاوەکەم سەلەفیەت بە پێچوانێ سەرەتا خێڵی بەنی ئومەیە بە کردارێکی سەلەفیەتیان جاگەری زندەی دەتوانم دواتر سەلەفیەت لە سیاسەت داناوڕێەوە هێنەوەسەر بابەتەکە. کاک ڕامیارجان جەنابیش بەخێر بێ لە پێشە
لێەوە دەستمان پێ کاک ئەبدڵات تعریفێکی سەلەفیەتی کرد بە شەبچێک یاخۆ بڵێن بە مەفهومی خۆی من ئەم پرسیارە لەگەڵ بەڕێزت بە شێوەی تر بیکەم ینی سەلەفیەت تۆ پێتوانیە هەر لە سەرەتای ئیسلامەوە یاخۆت هەر ڕوحی ئیسلام خۆی ڕوحێکی سەلەفیە چۆن بۆ نمونە ئێستا تۆ ئەگەر شافعی بێنی مالیک بێنی ابن تەیمیە لە متەئەخیرەکان لە دوای هەزاری کۆچەوەیە بەڵام مەسەلەن مالیک لە 200 شافعی لە 300 لەیەوە یعنی ئەو ڕوح مەسەلەن شافعی ئەبینی بە شێوەیەک بناغی سەلەفیەتدا ئەڕێژێ کە هیچ مەجالێک بۆ عەقڵ نایەڵێتەوە تەنانەت شتێک کە پێی بۆ ترێ مەسەلەن کە لە ئوسوڵە پێی وترە ئیستیحسان لە دوایە ئەسڵەن شافعی ئەڵێ ئەوەی ئیستیحسان یعنی شتێک بە باش بزانێت بە عەقڵی خۆی یا بە بۆچوونی خۆی کە لەسەر ئوسوسە دینیەکانش بەس لەسەر نەس نەبێ ئەو پێڵم من ئیستەحسەنە فەقەت شەرع هەر کەسێک ئیستیحسانی کرد ئەوە شەرعی داناوە هەر کەسێک شەرعی دانابێ شەڕی لەگەڵ خۆیان کردو بەڕێزت لەو بابەتیانی سەلەفیەت لەمڕە گیرەکەی یا ئەیگەڕێنیتەوە بۆ سەردەمی وەڵام من دەمی ئەوە بڵێم ینی جارێ زۆر کێشەمە لە چەمکەکە لە وشە نەبیت چون هەر چەمچێک لا مەشاحەتە فلسطین یعنی هەر چەمچێک کە دێ من دەمێ با قسە بکەم هەر چەمچێک کە دێتە پێشەوە پێشتر زمینەیەکی فکری هەیە دوجار لە پشتی ئەو زمینە فکریەوە جایشکە تەسمیدا دەڕێژێتەوە من لەگەڵەوە کە دەڵێم سەلەف ئەگەر وەکو ئیستلاحان کە زۆر باوە یان لغەتەن باسی سەلەفەکەی مامەضەوەن قەضا ئەوەی کە بوو دەچێ ئەمە شتێکە بەڵام تۆ وەرە جەوهری فکرەکە تەماشا من مەبدەئی سەلەفیەت مەبدەئەکە نەزەرە لێکوانەدا باسی بکەی چاوی لێ بڕوانی جارێ ئەسڵا من لەگەڵ کۆگنیم پێم وابی سەلەف لەو سەردەمەوە دەست پێکە کە ئەوەی کاک عەبدوڵڵا باسی کرد یەکەو لەو سەردەمەوە دەست پێکە لە سەرین پێغەمبەری خوا دروردی خوای لێبێتن لەو کاتەوە لە بەرامبەر عایلەی بانی ئومەیە لە بەرامبەر عایلەی ئالو بەیتەوە ئەمە نەزرەیەکی زۆر خاتیە بۆ مۆزوع پێما وابی سەلەفیەت دقیق لەو چرکە ساتەوە دەست پێکە سەلەفیەت جەوهەرێکە ڕۆحیەتەکەی درێژەیەکی هەیە لە ناو خەتی مێژووە ڕخسەتم بە بابنێک تعریفێ بەمێ من سەلەفیەت بەمە ئەڵێم سەلەفیەت کە ئەم پرسیاران ڕووی تۆ کرد ئەوەیە سەلەفیەت بەم معنایە بریتە لەو جەمعی لەو ئەقلیەتەی کە هیچ مەجالێک بۆ عەقڵ نایەڵێتەوە ئەبێ هەموو شتێک ڕێک بگەڕێتەوە بۆ دەق کتاب سونە ئەمەلی سەحابە جا تۆ سونەش خۆ ئەوە نییە بڵێ ئەمە هەمووی پێغەمبەر درودی خوای لەسەر کەس نازانێ یعنی ئەمە ئێستا دەیان هەزار حەدیثمان هەیە پانتاییکی فراوان لە ژیان هەم بە ئەمە هەکرێتە شەرع عومەری کوڕی خەتاب و ئەوە بەکری سەدیق و ئەمە فۆرمێکە تابعین و ئەوانەشمان لێکرێتە شەرع ئەمە فۆرمێکە ئێستا دەدرێت بە سەلەف بۆ نمونە بەس تەنها تەماشای مێژووکە ئەو فۆرمی ئێستا کە دەدرێت بە سەلەف تەنها لە قورئان و سونە باش ئەمە فۆرمێکە بەڵام وەرە تەماشای سەلەفیەتێکی علمی بکە کەسێک ئەگەر منتم لە بۆ سەلەفیش بی خۆش ئیدعای سەلەفیەت بکاتن بەڵام نهدێکی علمی هەر هەیە تۆ ناکرێت تەنها لە شێوە لە فۆرمێکی حرەکەتێکا بەحت تەماشای و سەلەفیەت بکەیت بۆ نمونە فراوانی لە پانتای ئیسلامە باس لە پانتای ئیسلامە بۆ نمونە ئێمە کاتێک کە دین کە دەڵێن بە حاڵەتی ڕۆحی نشوو هەیە زوهور هەیە و نشوو هەیە سەرهەڵدان هەیە و گەشەش هەیە کاتێک تەسەورات دروستە بێ سەرهەڵدا کاتێک کە دوای فترەیەک لە زەمان گەشە دەکاتە ئەم گەشە تەغیری بەسەدادێک گۆرانکاری بەسەدادێ ئەگەر بۆ نمونە حەزەتی شافعی بێنین تەماشا بکەین برێن یەکەم کەسێک جار هەر حەزرەت خۆی بۆ خۆی بدعایە ئەمە لغەتە لغەت یعنی ئێستا لێرە حاضر نییە با یەک شت پێ بڵێم قەیناکە دیکوانە حاضر نییە ئەزانین چی ئێستا حەزرەت لەکنەمە مستەڵحێکە بۆ ئادا بەکاردێ توی لەوە گەڕێ لەکەن پێوانی لەکەوانی شتێک بیت شتێکی زۆر جیاوازە لە دەقی قورئانیەوە سەرچاوە دەبێت شتێک لە دەقسەیەکە لە بابەتەکە بکە ئەبێت دەقت گە پشت بێ ئەنجا لە بابەتەکە نەچمە دەرێ مەوزوعی ئەوەی کە لەسەر بابڵێن سەردەمی شافعیەوە باشە کاتێک کە دی ئەگەر پیان وابی ئیمامی شافعی یەکەم کەسێک بوو نەزەی سەلەفیینەوە هەڵەیە ڕۆحیەتێک تەنزیرێک باش ئەمە کاتێک کە دێتە پێشەوە بەڵام باوەمان نەبین نەتی ئیمامی شافعی کاتێک کە مەسادرەکانی ئاین ئاینی پیرۆزی ئیسلام دیاری دەکاتن یەکێک لەوانە کە قورئانە دوو لەوانە سونەتە سێ لەوانە ئیجماعە چوار لەوانە قیاسە باشە بەپێ عەمەلی سەحابیە عەمەلی سەحابی ئەنجا قیاسە دایما لەناو فقها زیاتر ئەم چوار ئاثار پێڵە ئاثار ئەم چوارە زیاتر واریدە بۆ نمونە عەمەلی سەحابەش
بەس وەرە تەمەشا بکە ئایا ئەمانە بە مروری زەمان ئەم سەرچاوانە بە مروری زەمان پێشرفتی پێشکەوتنی بەخۆ نەدیوە مەسەرەن گەشەی نەک بابرێ تەزەخم دەکات بۆ سەریزات کردووە ئەوە نیە بڵێ مەجای فراوانبوونی عقلی کردو عقلی تا هاتووە حديث وعمل صحابه فراوان چونکە قورآن زیاد ناکرد هەر ئەوەیەکە هەیە بەس حدیث لە 1000 بۆ بە 2 لە 2 بوو بە 100 لە 100 بووە بە 200 عملی صحابه بووە بە ملیۆنەها ئەمانە تاکو ئەوانە فراوان بوو بە عقل مەجای تەسک بۆ تۆ تاکو تووشی شەلەل و ئیفلیج بوون بووە ئەوە نییە بڵێ کە سەلەفیەت يعني شتێکە بەپی دقیق من پێم وانە عقل مەجاری کەم بێتەوە بۆ ئەگەر ئێمە قرارە دق نص قورآن و سنت دقیق تەنها بە ڕەهەندی عقلیەوە مامەڵی لەگەر بکەین پرسیارەکەم جو ئاشکرام دڵێم ئەگەر لە بواری عەقیدە و غەیب و ئەوانە ناڵم لە بواری سیاسەت و دەسەڵات و حکم و ئەحکام و ئەم شتانی کە هەمووی هێواز لە عەقیدە و لە غەیب و ئەوانە بێن ئەمە تەسلیمین لەمە قسەی لەسەر ناکەین ئەگەر قراریشە لە ڕاوەکانی دیکەش بۆ قورآن و سنت تەنها عقل ڕەهەندی سەرەکی بێ و هیچ ڕەهەندێکی تکە نەگری من پێم وایە بە درێژایی مێژووی مسلمانان تاوەکو ئێستاکە ئەم شتە سەری نەگرتو ناشکری بەڵێ وە بە تەحەداشەوە دەڵێم لە داهاتوشە سەر ناگرێت بەڵام مانای ئەوە نیە ئێمە غیابی عقل بکەین مانای ئەوە نیە ئێمە بە غیابی عقل بکەین بڵێن عقل با هیچ ڕۆڵێکی نەبێ ڕەهەندی عقلی ئەو بوعدە عقلانیە هیچ ڕۆڵێکی نەبێ لە ناو ئاینە من پێم وانە سەلەفیەتیش بەو ئەندازەیە عقلەتی وەلا نابێت ڕاستە هەندی ببوورە بە کاتەکە زۆر بە تعریفۆ نەبین لە مێژوو بچین ئێستا کاک عەبدوڵڵا سەلەفیەت لە ئێستا چییە؟ سەیری بەسم لە سەلەفیەت ئەو سەلەفیەتەیە کە ئەمڕۆ بناغەکەی لە سعودیەوە داڕێژراوە ئاشکرا لە محەممەدی کوڕی عەبدولوهابەوە با بڵین کەلیمەکە بکەینە وەهابیزم هەرچەند برایانی سەلەفیان قسەیان بەدڵ نییە چۆن تێی بڕوانین سەلەفیەتێکە بە معنای ئەمی وەکو کاک ڕانیار باسی کرد یاخود سەلەفیەتێکە بە معنای سیاسی و دەوڵەت سازی لە پێناوی دروستکردنی دەوڵەتە ئێستاش ئەو سەلەفیەتە بە جۆرێک لە جۆرەکان بۆتە جۆپۆلۆتیچێک بۆ ئەو دەوڵەتە یا بۆتە پشتێنەیەکی ئەمنی بۆ ئەو دەوڵەتە لە هەر وڵاتێکا بڵاو ئەبێتەوە ئەبێتە پشتێنێکی ئەمنی بۆ سعودیە نازان بەڕێزت لەم بارەوە جا دێمە سەرەوەی بەڵام بە ئەو قۆناغەتەوە کە من کە مەبەستمەوە بوو کە سەلەفیەت دەردەچین دێمەوە سەر ئەو قۆناغە مەبەستم ئەوە بوو مەبەستم لە قۆناغی ماوەی حکومرانی بەنی ئومەیە نەبوو مەبەستم لە مۆڕال و ڕەوتاری بەنی ئومەیە بوو لە تەقدیسی مێژوو لە تەفزیلی سێکوچکەی بەنی ئومەیە قوڕیش عەرەب لە مەسلەی تیرۆرکردنی نایارانی فکریان کە چەند سەحابەیان لە سەمینبەر کوشتوینیان نەخوارێ لە مەسلەی جوێندان و سوکایەتی بە ئالوبەیت هەروەها هەموو بنیاتی گشتی سەلەفیەت لە خزمەت ڕاژەی لە خزمەت بەرژەوەندی بەنی ئومەیە دەگەڕێت و ئەجینە هەموو توێژەرانی وای سەلەفیەت کۆڕانە لەسەوەی کە دامەزیێنەری یەکەمی سەلەفیەت ئەحمەدی کوڕی حەنبەلە ئەو قۆناغی یەکەم بۆ کادانەوەک لەبەرامبەر ڕەوتی تەرجەمە و پێشکەوتنی عەقلانی دوای مەسەلەی موعتەزیلە قۆناغی دووەم ئیبن تەیمیەیە کە ئەوی زۆر سەرکەوتو نەبوو لە گەشت سەرنی سەلەفیەت دێنە قۆناغی سێم کە سەردەمی زێڕینی سەلەفیەتە محەممەدی کوڕی عەبدولوەهابە کە لەوێندە سوڵتەی دینیدا بەشکرا لەگە سوڵتەی سیاسی ئەو بۆ ئالی سعود ئەویشان بۆ ئالی محەممەدی کوڕی عەبدولوەهاب لەوێندە ئەمە سەلەفیەتێک دێتە گۆڕێ کە سەلەفیەتی وەهابیەتە السلفية الوهابية أو سلفية دواتي تسندان لقش لناوي دبيتو تالا قاتا باج موتيق مسألة مدخلي كإستاء لولاتي السعودية دا هيا سبايات ببسياركت سلفية فرهندا لا ينش بيوستا بمسألة كومالاتي بابتي كومالاتي لا ينش بيوستا بمسألة إدلوجة عقيدة لا ينش بيوندي بابتي سياستها هيا بلي لإستاء دا سلفية بهردو بالي تسي جهادي تسي مدخلي لنيو سياسة لنيو بحري سياسة ما لدكن أوي كسلفي مدخلية لاستعداء بريوي خاصة لولاتي إمدا أجر با خوشيان يان بشوية رسمي حزب رانا جين بلام لشوازي كار لميتوري كاريان حزبين تنظيماتيان بهذا مرجعيان هيا يعني تو بيتوا أنا بهذا يعني من بيموايا سلفيات لروي كومالاتي وخريكة داجيجارية شي زور بهذا دكاتن ئەگەر بەو شێوازە بستە دوێ بەرەنگاربوونەوەیکی فکری پێچەوانەی فکری تەقلیدی سەلەفی دینی نێتە گۆڕێ پێم وایە کۆمەڵگەی کوردی بەدەستی سەلەفیەت دەستی بەسەردا دەگیرێت کاک ڕامیار نازم تۆ یعنی پێم وانێ سەلەفیەت ئەو هێزەی بێ بە تایبەتی لەناو کۆمەڵگەی کوردەواریە بتوانێت ئەو هەیمانەتە ئەو هەژمونە
كومالاتي سياسي معرفي بك يعني تو بيتوا سلفيت او نبا قوتي بلا كردستان اما بتايبتي او روتي كبي وترم مدخلي كامر يبين يعني لشو ولا شكلا اشكرا يعني ما زال يعني سلفية أمره لكردستان ولا روشلاتي ناويلار شوينك كباسي بك بتايم باس با كردستان بك أجر بما بيجا شبكة أبي هو كاري جشب كردني سلفية بيجرنو بوتي لا هو كارك بيج بيتوا يعني مبيم وايش قلبي لا يعني جاري بيتوا قشاكا بالي قشيش بس شلون قشيك من بيوانيا قشيشي نا طبيعي بك زي ترزي بو اندازي لا اني استاد لبر هو كاري شي زور سرج اما مرحله بيشو تشاو ما بيني وما رابون اسلامي ما بيني صحوي اسلامي او يكون مصلحه هلا كردستان اللي صار هلا كردستان صرنا كوتن دوای 25 سال هدواي بستوبين صال بابلين بدهم يقصك بكم دقيق صحوي اسلامي لا لسنتين وتكانوا تاوكو يسلاك كبشك زورك لا خلشك يعني برو رو او صحوي رويشتو خطابي اسلامي لا حالي حازتها خطابك بو مقنع نبو لبو خلق لقل اوات تيكاليك ولا ذهنتي اخواني تيكاليك ولا ذهنتي سلفي تيكاليك ولا ذهنتي سلفيتي جهادي او يكل ناو صحوك هاموي او سلفيتا علميه ام بيم او سلفيتي استا ملا عبد اللطيف سلفي اواني كوابل كم بيم سلفيتي علمينا او علميه وا ام بيم زاري علمينا وانا ذا تعرف الزول متاتيه سلفي جهادي شن خوي في علميه روتي سلفي كشنا خام في علميه يعني دبي من دقيق وين لو نقم بمصطلح يعني علمي ما بس تسيا ما استعمل دكم هناك الا امدمي تحلك كوابي كم روني كم سلفيتي علمي ما بس تسيا يعني روني كم اوانا زيات القريجي بعلوم بمسائل دين ده بيمواني او اندا تامزروي سياسه بيتوا بيموا زاري نظام العين دي امن تحليل يعني بس يسادك تو زان اخوان مسلمين شو درس بو ما هو يدصل بس سياستي النكر تابلاو بنو انجز حلقات تدريس اخوان مسلمين كي حسن البنا كاتك اخوان دروس دكا لو انو ساتدا اسره دروس دكاتن لا الصال سيوهشتو لسيوهشت خد لسيوهشت كاتك لبيستو بو سيوهشت بزانا خليتي تربيه وتعليم تربيه وتعليم بس ذهنيتي خطاباتي بنا لو سدمي تاو كاتي تشبو هل بس اخلاقيات وبيشكو اخلاقيات حركتي بنا بو بيسلمين حركتي بنا لباش روخاني سلطان عثماني بنا خوي با يتيم زاني وبلاطاني مسلماني بيتيم زاني بيوا سلطي مسلمان الرخاوه ام حركه بك شيء برو الافكار حسن بنا بك ولا وكاتك كديت سيري هلا بم ناو كم سابير شو لا ميجوي سيري بيغمبرة درديو خالي تماشى بك الرؤيا اخوان لامام بناو بقرا هتا وانك اسلاك اخوان يجبن لسرتدا بيسان با پرورديه او انا ارقامي كوري ارقام بما مغلي ارقامي كوري ارقام ناو سيري دار رولتي جرين دبيني للتربيه اخوان ابونا بابين السلفيه بابين مسلسلتك اويش بوشي وازا ما ذهنيتي شيء سياسي لبشتي موضوعك وهب وديار بو اوي زين شي سياسي اوي استاك سلفي كان ليكوان ده تاكو استاك ذهنيتي شي سياسي لبشتي ونبو او باشا تنزيل كان سلفيتي استابينا مسائل شرق باسك مسائل بدعه باسك بونمونه وانا بتايبتي لسر امدو ماشي حركه وهابيه تشبه بهاني شرك تواني مثلا رتب السياسي حركه سلطاني عثماني بيدا بكاتو يعني كل بهاني قوي كبتواني حركه وهابيه فتاوى قتل تدابو حركه وهابيه فتاوى دايان خضيرات جدري كبيان محمد كري عبد الوهاب شيخ الاسلام لك نعم ايه طبعا شيخ مانيا محمد كري عبد الوهاب اقل تاريخي مشاكل محمد كري عبد الوهاب مرحله كان اني احمد كري حنبل كما مرحله كم دادني وتحلاني استكيب مصنف باشا ابن تيميه احمد كري حنبل شافعي ايش سلفيه اخذ الظاهري التاريخي او يسا التحليل لك من بيباي هليا سلفي دوكم مش هو مرزني زاري هاوراب بايكش بيبلم برام لها ما يعني تنظيري سلفي بون شافعي برام فورمي سلفي بون لنا التاريخ هذا محللني تاريخ يعني قارئ ابن حنبل سلفي وكرد حنابلة مشهور كلا تاريخ حنابلة روت والله ماكو عقليات مشتركه باش تقول هميشه لنا تاريخ او روتاني كاتك كتسميه ذاك هذا تاريخ درسني ما بين الواقع تاريخ بين وصل او بين وصل كردستان او كيس ذاك احمد يكون حمل بون من مرحله كما ابن تيميه بون من دام انا مرحله دوما محمد يكون عبد الوهاب مرحله سيما اي بولا مرحله شهر ما باس لا ربع بن هذا المدخلين
ئەویش وهابی باسمان کرد باش لە دوای نۆتویەک ئێ لە دوای نەوتێکە باشە ئەم ئەفکارەتانەی کە هەیە باشە جوولەی ئەحمەدی کوڕی حەمبەل ئەگەر بگەڕینەوە بۆ دەبێ بەراورد بکەم لەگەوی ئێستاکە ئەگەر جوولەی ئەحمەدی کوڕی حەمبەل لە سەلەفیەت بگەڕێنەوە لەو سا چ جوولەیەکی سیاسی لە پشتی ئەحمەدی کوڕی حەمبەلەوە بکاتێک کە بەدەستەڵاتی ئیسلامی ئەو کاتەوە شولاق دەخوات ئیبن تەیمیە بە هەمان شێوە ڕامێر لە سەردەمێکە ئەیخوا ئەزانم لەسەری مەمونەت بە شاعریە قەیناکە ئەم پیاوە لە حاڵێکدا بووە چه حرەکەیەکی سیاسی لە پشتی ئەفکارەکانی ئەحمەدی کوڕی حەمبەلەوە بەڵام وەرە ئیبن تەیمیە لە سەردەمی ئەوە شەڕ وجودی هەیە ئەم تەنزیرە علمی لە ئەحمەدی کوڕی حەمبەلەوە گەر کە ئەوەری گرت پێ و لە پێشینەی خۆیەوە کە وەریان دەگرێت لە سەلەفینی ساڵح کە باسەکرێت وەردەگیرێتن بەڵام ئەو حرەکەی جیهادی هەیە جوڵی ئەخر دژی تاتار دژی تەتاریشە بەڵام محەممەدی کوڕ عەبدولوهاب لە سەردەمێکە کە سیراعی قول لە بینی ئەفکاری محەممەدی کوڕ عەبدولوهابە لەگەر سۆفیەکانە دروست دەبێت بەتایبەت لەگەر سوڵتەی عوسمانی بەتایبەت ئەو کاتە ئەهلی تەسەوف باڵا دەستبینن کە سیراعەکە دروست دەبێت ئەم سیراعە هینی لە دەکەوێتەوە شەڕێتێن کە لێ دەکەوێتەوە ئەمانە ئەم تەزرە بەڵام ئەمەی ئێستاکە خۆیان بە چ قەرێک بە چ بارێک دادەن بووی کە بتوانن خەتەرەکەی بێ ئەگەر قرارە خەتەر لە دین بێ نەک لە سەلەفیەتە لە هەموو ناوبڕێکەوە بینەرانی خۆشەویست ناوبڕێک و هێنەوە خزمەتتان سڵاو ئازیزان هاتینەوە خزمەتتان کاک ڕامێر قسەکەم پێ بڕیت دەست دقیقەیەک مەجال هەیە بەنی دەخم بەستمەوە کە بڵێم ئەم ڕەحلەنەکە هاتیە ئەمەیەکی ئێستاکێ ئەم حاڵەتەی کە دەیبینی پرسیار لێرەدا ئەوەیە خەتەری گەشەکردن لە سەلەفیەت دەبێت چی بێ مەسەلەن بۆ نمە کە پرسیاری لێ بکەین خەتەری سەلەفیەت چییە یعنی ئەوەی کە پێوا ئەو سەلەفیەت تەسناک ئەبێ بێ پرسیار لێرە ئەوە بکەین کاک ئەبڵا بە ئەم پرسیاری کاک ڕامێر بۆ جەنا دەبێت هەرتوو پێت وایە مەزانم لەمە شەباست کرد بێنم کتێبێک کە سەلەفیەت هەڕەشەیە بۆ سەر ئەمنی نەتەوەیی بۆ سەر ئەمنی کەلتوری نەتەوەیمان بۆ سەر تەنانەت جل و بەرجیشمان بۆ سەر مرۆڤ بوونیشمان من دەمەوێت مبالغە نیە من لەسەر چەند ئاستێک باز لە هەڕەشەی سەلەفیەت دەکەم لەسەر کۆمەڵگەی کوردی هەڕەشەی یەکەم لەسەر ئاستی سیاسی ئاسایشی نەتەوەی دکتۆر عەبدولەتیف لەسەر کەناڵی ئامۆژگاری خۆیان کە لێ پرسی باسی جۆرەکانی دەسەڵات وەرگرتنی ئیسلامی لەوە کرد یەک لە جۆرەکان دەسەڵاتی غەلەبە بوو حاکمی متەغەلیب جا بۆستە با من قسەی خۆم تاوەکەم ئەوە یەک حاکمی متەغەلیب نەقد کراوە بۆ دوایانە ینی مجەدیدینی ئیسلام لە نەقد کراوە نەقد کراوە لەم 50 ساڵی دوای ناڵێن لەو بەڵێ لە پاش 1920 نەقد هەبووە جا ئەم تەحلیل بۆ فکریوان دەکەم حەقم بەوە نییە لە کوێ هەیە لە چێنە تەماشاکە یەکەم دکتۆر عەبدولەتیف گوتی من یەک لەو زۆرانەی کە دەسەڵاتی ئیسلامیە حاکمی دەسەڵاتی غەلەبەیە و حاکمی متەغەلیبە محەممەدی کوڕی عەبدولوەهاب نصا لكتاب دورة السنية زلي حفل لابر 1932 الأئمة قصكيتوا مجمعون من كل مذهب على أن من تغلب على بلد أو بلدان له حكم إمام في جميع الأشياء هسه كذيك لا شارك يعني لدناوتيك با زوري با زبر زنگ دەسڵاتی کردە دەست ئەو کابرای حکمی ئیمامی شەرعیە ئیمامی شەرعیش بەپێی حەدیثەکەی مسلم بەبێ حکمی حەز ناکەمە دەزانم بەپێی حەدیثەکەی مسلم وەلی ئەمڕیان حاکمی شەرعی لێدا و ئەچی کردی بۆ نییە قسەی پێی دەبی ئیتاعی بکەی ئەوەی جا هەڕەشەکە لە چێە هەڕەشەکە لە چێە بڕۆنی سبەی ڕۆژێ خوا نەکردە داعش بتوانێت بە غەلەبە بە زەبر زۆری بە هێز لە جیاتی شمشێر بە تۆپ و تیارە بێتە سەر کوردستان فکری سەلەفیەت هەستی نیشتیمانی بەرەنگاربنەوە دەخستێن بۆ
ئەوە دینە ئەوە خەلەکانی مووسڵوان ئەوە دینە کە ئەتو نابێت لە بەرامبەر حاکمی شەرعی ڕابۆستی وەلی ئەمتە بە پێی حەدیسی بوخاری مسلم دەبێت ئیتاعی بکەیت پرسیارێک لێرە دێتە ئاراوە مەدخەلیەکانی مووسڵچیان بەسەرهات مەدخەلیەکانی مووسڵچیان بەسەرهات بە پێی ئەو عەقیدە باوەی کللتوریە فقیە سەلەفیەکە هەیە لە ناو ترادیسیۆنی ئیسلامی ئێستا هەموو لەژێر ئیتاعی داعشم پێیان وەلی ئەمرە زا لە تووڕاستەیە یان لە ئەیمەکان هەیە ئەوە کێشە نیە چکە ئێستامە ڕەوتی کەمان هەیە کە بە عەقلانی لەگەر ئەو دەقە ناعەقلانیانە معامەڵە دەکە ئەوە یەک دوو لەلایەنی فەرهەنگیەوە کاکە ئەوان سیاسەتی حەسر المەسادر پیادە دەکەن یعنی تۆغدانی ژێدەرەکان لە غەیری کتێبەکانی وان بۆ نیە و کتێبەشکە بخوێنەوە لە ساڵی 1995 مەشهوری زانایەک بەناوی مەشهوری حەسەن ئال سولەیمان کتێبەشی دووبەجی لە 1983 لاپەڕە بڵاو کتب حەضر من هەلعولەما و کتێبگەلێک کە زانایان حەزەریان لێ کردووە یان سەرنجیان سەداوە تۆ بۆ نیە ئەو کتێبانە بخوێنیەوە بەوەش تەقەزومیان مەسەڵەن لە کوردانی سەقافی دروست دەبێت قسەتم بە بادوو پرسیار لێ بکەم بەڵێ هەر لەسەر قسەی خۆت یەکەم لەسەر ئەوەی یەکەمیان لەسەر تۆ ئەوەی سوڵتە و ئەگەر سوڵتەی متەغەلیب بەڵێ ئەوە قسەی نە دکتۆر عەبدولەتیفە نە ڕەبیع بن هادی مەدخەلیە نە محەممەد بن عەبدولوهابە ئەوە قسەی شافعیە قسەی ئیبن حەنبەلە قسەی مالیکە قسەی علەما ئەوەی محەممەد بن عەبدولوهاب ابن تەیمیە جوڵە هەموو علەمای ئیسلام متفقن لەسەر ئەوەی ئیمام زاڵم بێ فاسق بێ هەرچی بێ بەس کافر نەبێ بۆ نییە ئەمە یەکەم دووەم حەسر المەسادر یاخود ئەوەی کە بەس کتێبەکانی خۆت بخوێنیت کاکەوە ئیخوان واڵێ ئەوە کابرای کۆمۆنیسم واڵێ بەس کابرای لیبرال واناڵە ئەڵێ ئازاد بەبڕۆ بۆ خۆت بگەڕێ بزانە چیت پێ باشە ئەوانەی تر هەموو ئەخاوان ئایدۆلۆژیا کە قسەیەکە ئەبێ خۆم بخوێنیتەوە چونکە کە لە دەرەوەی خۆم خوێنتەوە چاو دەکرێتەوە تۆ نقطەی کابرای جوولەکە و بیستووە کوڕەکەی شەوێک دیار نابێ ئەڵێ چیە بۆم بدۆزێتەوە چی ئەوێ ئەیەمێ ساحب ماڵ ئەوەی کە دۆزیوێتی وڵای بەیانی دوو ئۆنەماتێ بەیانی کە دەنگ نابێ ئەم ئەچێ بۆ لای کابراڵە کوڕەکەت لای منە چەند بیت ێڵە وڵای هیچ نامێ مادام شەوێک لای تۆ مایەوە ئیتر ئەم کوڕە بەکەڵکی من نەما چاوی کرایەوە ئەمە نکتەیەکی خۆشە بەڵام بیهێنە سەر معریفە هەمان شتە هەموو ئایدۆلۆژیایەک ئەوێ ساحەبەکەی کوێر بێ شوێن کەوتۆکانی کە چاویان کرایەوە بەکەڵکی ئایدۆلۆژیای نامێنن کابرای سەلەفی ژوای ئیخوانی ژوایە کابرای مارکسیش هەمووی وایە ئێمە باز زین چۆنە با تو خود گوت با لەمێ ژوو دەچین ڕاست ئەحمەد کوڕی حەنبەل نەسەن ئەو قسەی محەممەد کوڕی عەبدولوهاب ئەویش ئەو قسەی هەیە ڕەوتی سونیە باوەکە لە مێژوودا وابوون بەڵام بڵێ هەموو تووڕای ئیسلامی وانە بۆ نمونە مۆعتەزیلە وانەبوون بۆ نمونە مۆعتەزیلە وانەبوون ئەوە یەک دوو ئەمە با بێن باز لە واقع بکەن ئێستا لە ڕەوتاری تاچی سەلەفی وهایە گەنجێکی سەلەفی پێی وایە کە ناتوانێت بەیانی لە ڕەوتی سەلەفی گوناحەکە تۆ کتێبی ئەهلی بیدع بخوێنێ بەڵام وانی لە هەموو ڕەوتێشکەوابی من کەسانی ئیسلامی سیاسی دەناسم لە نێو ئیخوانداوانین کتێبی سەلەفی فەلسەفی دەخوێنەوە زیان دەبێتەوە ئیساژ لە مەسەن لە ئاسی بەرزن خاڵی جەوهەری لە نێوان جیاوازی تاکێکی ئیسلامی لەگە سەلەفی یەک شتە ئیسلامی بۆ هەیە ئیسلاحی بەسەر دابێت بۆ نەجە نابێت کە ڕۆژگاری ئیسلامی ئیستا گۆڕاوی بەڵام سەلەفی یان دەرچوونەوێت جاری یان چاکسازی نییە مەبەستمە لە نێو ڕەوتی سەلەفی چاکسازی قبول نییە بەڵام لە نێو ئیسلامی سیاسی قبولە منش لەگەڵتم کە لە ڕەوتی لە تاریخی سونی ئەوە بین ئیسلامی سەلەفی سیاسی باسەکەن ئەوەی کە لە حەسری مەسادیر باسمان کرد مەسەلەی ئەوە قوتبی جوانە بەڵێ لە ئەمە حەز دەکەم لە سەواحی قسە بکەین جا لە مەسەلەی ئەوە کەشکە لایانی غەلەبەکە کاکە ئیستا ینی ئەوە خیتابی باوی سەلەفیەتە من ناڵێم ئەو هاانە سەلەفیەتە کتێ کە تۆ بێت منهەجێکی تەحلیلی نەقدی بکەیت خیتابی خۆی عرض دەکات دەڵێ من باوەڕم بۆیە کە حاکمی متەغەلیب وەلی ئەمرە وەلی ئەمریش بە پێی نصوصی دینی حەدیسی بوخاری مسلم دەبی سەمع و تاعیف بکەیت جاکەوا بوو ئەگەر حاشانەکەن و وەروە سەریح بن بەیانی هێزێکی ئیرهابی وەک داعش لە کوردستان هاتە سەر حکوم بە پێی قسەی دکتۆر عەبدولەتیف بە باگراوەندا فقی و فکریەکەی خۆی پێویستە خەڵکی کوردستان گەنجانی ئێمە ژێڕایەلی چێ بکاتن ئەو دەسڵاتە کە متەغەلیبە ئەوەشی لە بەرامبەری ڕابستۆ خەواری زەخواج کلابن ئەهلی نارە کەوا بوو هەموو ئەوە گەنجانەی لە زان کۆیەکانی سلێمانی هەولێر لە هەشتایەکان دژی بەعس خۆپشاندانیان کرد کوردانی باکوور خۆپشاندان دەکەن هەموو خەواریزم من لێرەیەکەم بەمەستمە کە تەخەسی لە فکری لە هەستی شۆڕش و نەتەوایەتی باسی هەجر مبتەدیئشمان نەکرد لە ئاستی کۆمەڵایەتی
گەورەترین هەڕەشەی فکری سەلەفیەت ئەوەیە کە باوەڕی بە هەجری مبتەدیع هەیە، یعنی برایەکەی تۆ مادەم سەلەفی مادەم تۆ لە خانەی لە بازنەی سەلەفیەتنی مادەم لە بازنەی سەلەفیەت نەبووی هەر شتێک بوو شیعە بووی سۆفی بووی ئیخوان بووی نازانم ئەلمانی بوو چی و چی بووی تۆ مبتەدیعی هەجری تو پێویستە لە بچووکترین ئامرازی پەیوەندی کۆمەڵایەتی کە سڵاوکردنە کە ئیستا سڵتیان هەیە دکتۆریەکیان سەر کۆنەی گەنجێک دەکات کە بۆ سڵاو لە فران کەس کردووە کە حزبیە یعنی ئیسلامیە تا دەگاتە ئاستی مارەیکردن تو دەزانی حاڵەتی وا هەیە بە ژنەکەیان گوتیە تەلاقت هەڵوەشایتەوە مێردەکە سۆفیە مشریکە دەبی خۆت لەیان دوور بێخیەوە مەبەست ئەوەیە کە گەورەترین ینی پێکدادان و لێکترازانی کۆمەڵاتی دروست دەکات کە هەجری مبتەدیعە ئەوەش کو ئەوە دینە و بە نصوصی تاریخی و بە حەدیث بۆ دەسڵمێنن بە نصوصی ئائیمەی سەلەفی توانی ئەوان چییە؟ تاوانی ئەوانەیە کە منهەجێکی نائەقڵانیە سنەوەی ینی ئەو بڵێ چی؟ نەخێر ئەهلی سونە هەمووانین کامیان وانێ نمونەیەکم بەری وانین ئەوانەی کە پێ دەڵێم کە مەسەلەن لە ڕوخسەتم بە پرسیارەکەی بەڕێزت لە کاک ڕامیار بکەم ڕەوتی سەلەفی کاک عەبدوڵڵا پێیوە هەڕەشەیە بۆ سەر ئەمنی نەتەوەیی بەس ئەوەی من تێیگەیشتم بەم شێوەیە کە کاک عەبدوڵڵا ئەڵێ ڕەوتی سەلەفی ئەبێتە فاکتەرێک بۆ ئیستیقراری سیاسی ئەو پێی وایە کە تۆ نابێت لە دەسەڵات دەرچی نابێ معارەزەی بکەیت نابێ بێگومان تەطەڕوفیان تیا کردووە لەمەیە بەس پێتوانێت سەلەفیەت ئەم شێوازە لە بیرکردنەوەی ئەهلی سونە و جەماعە بە گشتیبانە لەم سەلەفیەکانی ئەمڕۆ جۆرێک لە ئیستیقراری سیاسی و ئەمنی و ئیجتیماعی یا پێت وایە ئەمە خەساندنی ئینسانە بە معنای خەساندن لە زمانێکە ئیستیقراری سیاسیە لە زمانێکە خەساندنە ئێمە کاتێک کە دین تحلیل بۆ شتێک دەکەین قیراتی بۆ هەر بابەتێک بکەین ئەبێ بەپێی ئەو زمانە قیراتی بۆ بکەین ئەم ذهنیەتی حاکمی متغلب ئەو بابڕین ئەو حاکمی کە باڵا دەست دەبێت لەو سەدەمی داهاتوە من لەوە لەگەڵتم لە سەدەمایدا بە بۆی کە ئەو کاتە فتویان بۆ ئەوە داوە ئەم جۆرە قیراتیان بۆ فتوانێ حەدیثە ئەخر حەدیثەکە تو تەسەوری بکە کاتێک کە حەدیثەکە دێنەوە قیراتی بۆ دەکەن خۆ قابلە حەدیثێکی نەسەبی منطوق بەڵێ منطوقی حەدیثەکە باەکشت بێڵم من نازانم سەنەدی حەدیثەکە بوخاری و مسلمە صد حەدیث مان ئەوەی وەلەو ضرب ظهرك متغلبان لا بكلمة تغلب نهتوا تسمع للأمير ضرب ظهرك ومالك فاسمع واطيع هو تم أما لزمانك استقراره ولا زمانك استغرابه براسي دبي استغراب كذا زمانك بون منا آية كرد لجيد صلاتي شيء ديكتاتوري وكو كاتي خوي بحسابه دولتي عثماني دتسو سايوا أنفالك راهي شار بدلك راهي بس لبري خواه بكرد خو قانويتي باشا لو أنا سادة ظالمك دصلات دارك متغلب ناخ ولا حالة أما نقد ذكري ليرة باشا من أو برسالة إسا بيكمو لإستاي حالي حاضري كردستان كبارتي جديدة صلاة دار أم دصلات داريان من لسيستمي انتخابات وشد قريب بيخينا ولا لإستاي ده أم نظرية سلفية باشا تنظيرك استقراره يعني باستغراب كي بذهنيتي ديمقراطي وليبرالي استغراب تبي سرساء بلاتو توجيشو كبي يعني بزيدي نابي وابد باشا بلان بذهنيتي ديكي سلفي وبذهنيتي ديكي حزبي هاشتي باشا ليسا عنده بو استاي خليج بو استاي ولا كان ديكي روشراتي ناوين بو استاي ايران بو استاي تركيا بو استاي او ولاتاني كديانغري ام زينتها مقبوله باشا ئەزانی ئەم سەلەفێتی ئەو زیێنەتی ئێستای سەلەفێت لە کوردستان داهەیە 10 ساڵ پێش ئێستاکە ئەو زیێنەتە ئەوە بووە زۆر باشە دەبێت لە سەدەمی دوو ئیدارەیە باشتر ئەوە بۆ بەیانی چی من پشتگیری لە مۆزوع ناکەم کاک عەڵای دەسەڵات لە کوردستان کاک عەڵای من پشتگیری ئەم فکرە بۆ بەیانی من پشتگیری لەو ئەو زیێنەتە ناکەم من بۆ خۆم دەڵێم هەندە حاڵەتی تو دەبێت نەقدیکەی نەقد ئەبێ باوەڕ بۆ نەق دەبێت باش ئەم قرائەتە لە مێژووی ئیسلامیەکە هاتیە لە سەدەمی سەلەفی کۆنەوە کە باسێکە هاتووە لە سەدەمی ئەمەویەکانەوە ئەوەیە دڵداری لەگەر مێژوو ناوی بکەین ئەمنش نامێت دڵداری نابێزاری مەبانگەشی مؤسسات و دیموکراسی و پەرلەمان بکەین لە کاتێکدا باوەڕمان بە شێوازی کۆنی تەقلیدی حکومڕانی لەگەڵتە بەس کاک عەبدوڵڵا بەڵام لێکوانە باو پرسیارە کاک ڕامێر پرسیارەکەم کاک عەبدوڵڵا تۆ خۆت لە شتێک ئەدزیتەوە هەستەکەم حەزەکەم کاک ڕامێر تۆ جوابم بیتەوە من دەڵێم ئەمانە حەدیثن باوەڕ نەبوونش بە حەدیث لە ناو قەوسێکە نیشانەیەکی پرسیاری گەورەیە
ئەمانە حەدیثن یا ئەبێ دووشتکەی یا ئەبێ بڵێ دەسەڵاتی سیاسی کافرە تا بتوانم لە دژی ڕاوەستم یا ئەبێ ئیطاعی بکەی بۆ نمونە کاتێک کە هەکسۆرن ئەبێت تۆ بەراورد جایە بەس قیام جایە خروج لەسەری جایە ئەمجا خروج مەسەری ئەمە دەگرێت وەکو ئاماژت پێدا مۆزوعی ئایدۆلۆژیا ئەم زێنێتی ئایدۆلۆژیستیە کە لە ناو عقلی مرۆڤەکاندا وجودی هەیە نەک لە ناو عقلی مرۆڤێکی سەلەفی لە ناو عقلێک کە کابرا احتیمالە احتیمال حزبێکی لە وڵاتی خۆمان بێ مادەم عقلەتێکی حزب کرا بە ئایدۆلۆژیا ئەو بەرهەمی دەبی دین بکرێ بە ئایدۆلۆژیا ئەو بەرهەمی دەبی فەلسەفە بکرێ بە ئایدۆلۆژیا ئەو بەرهەمی دەبیت یعنی هەموو شتێک لە قاڵبی ئایدۆلۆژیادا چەسپێنرا کاتمان زۆر ئەم زێنێتە چەپانە وجودی دەبێت یەک دقەمان ماوە کاک عەبدوڵڵا ئەم پرسیار لە تۆ بکەم تۆ پێت وایە لە ناحەی فەرهەنگی بڵێن جلوبەرگ نەورۆز عێراقی چی کاک خۆ ئەمە هەر کابرای سەلەفی وانەیە کابرای کۆمەڵ بینمیە ئەمیری کۆمەڵیش لەبەر عێراقی هەڵنەستە بەس ئەگەر مەسەلەن لە جلوبەرگا بێ سەلەفیەکان هەموو جلی کوردی لەبەرەکەن وانە بەس تۆزە کورتترە لێ خەڵک ئاساییە یعنی لە کوێی ئەمایە تۆ خەتەرە بەیەکنی دقە بەڕاستی دیدێکی زۆر ینی دەسەڵاتی کوردی هەیە کە پێی وایە مادەم ئیستیقلالی سیاسی هەیە سەلەفێت بەرژەوەندیە بۆ کۆمەڵگەی کوردی بێ ئاگا لەوەی کە مەجابدە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە داگیرکاری کردووە کاچی من یەکەم لە ڕووی زمانەوە لە ڕووی زمانەوە زبانی عەرەبی زۆر زاڵ بووە واروەها عروبەتی زاڵ بووە بەسەر تەعەبود و بەسەر شێوازی قسەکردنیان ئەوە یەک تواز لە تاریخ بینی من باز لە سەلەفێت ئیستا دەکەین ئەوەیە دوو بە بەهانەی ئەوەی کە دژایەتی ئەحزابی ئیسلامی پێ دەکەوا دەزانی لەو قۆناغە ئیسرائیل دەکە بەڵام نازانین بۆ بەیانی زۆر لەوان خراپترمە گوتمان ینی قابلن بۆ چارەسەری و چونە نێو پەرلەمان بەڵام کابرای سەلەفی دەقەن پەرلەمانی پێش شرکە لە ڕووی زلکوبەرگەوە باسی کرد بڵێ لە ڕووی زلکوبەرگەوە لە ڕووی ئێدەی ئیسلاحی بەسەرها لە ڕووی زلکوبەرگەوە تو باسی دچکولی دەکەی تەشبیه نەبی خۆ من ناڵێم ئەوانیش جاشن بەڵام جاشەکانیش کاتی خۆی دچکولیان لەبەر بوو دووەم شێوازی دشی کوردیان تێکداوە کە شەروار کوردکردنە کە ینی هەیکەلیان گۆڕێس با بینە سەر نیقاب کەلیستان نیقاب زۆر کوردستان لە بەدەم هەڕەشەی نیقابدایە لە زانکۆ لە نێو شار نیقاب لە دیمۆگرافیا ئێمە بەشێکمانەیە پێی دەڵێن خربوونەوەی ژیگەی تا ساڵی 50کان هەموو نیقاب بوو خۆشتێکی تازە نیە لە سلێمانیشان نیقاب بوو ئەمە جیایە وەکو ئەوەی کە تو بە شێوازێکی دینی لە نێو کۆمەلگادا بانگەشەی بۆ بکەیت خۆی ئەزهەر کتێبی دەرکردو نیقاب عادەتەن نەک عیبادەت ئەو دێکا کە نەخێر عیبادەت و برەوی پێدەداتن هەروەها بینە سەر باسەکان کە لە مەسەلەی میوزیک و گۆرانی ئەو پێی وایە کار کەسێک میوزیک بە حەڵال بزانین ژێرابگرێ مەسخ دەبتۆ مەیمون و بەراست بەس پێم سەیرە بۆ تا ئێستا چەندان گەورە زانیوەکو یوسف قەزایی محەممەد غەزالی دەڵێن ئێمە جێمان لە گۆرانی ڕاگەتۆ نازم بۆ مەسخ نەبوو مەبەستم وایە سەلەفیەت بەڕاستی گەورەترین ڕەشەیە لەسەر ئاسایشی نەتەوەیی کۆمەڵایەتی سیاسی بەداخەوە کە مەزانێ بەڵام ئەو کتێبم بخوێنەوە دەتوانی ئەوەکانی ترا لەوانەیە زیاتر لەم بابەتە بدوێن خوایار من یەک قسێکمە بۆ دەرفەت بێ یەک دقەمان بەر یەک ثانیە ئیترۆتەوە مەبەستنەوەی ئەوە حاڵەتانە پێویستە بە مۆدەوە دڵم بووی بە ئایدۆلۆژیاگەنی ئەمانە مۆدە باش ئەم مۆدەی سەلەفیتە بگوازۆ بۆ مۆدەکە ئێستا کە مۆدێرنەتیە چی بە مۆزوعی زمانی ئینگلیزی و مۆدان بە دوای دەستخۆش سوپاسدانەکەم بدەڕانی خۆشەویست سوپاسدانەکەین بۆ متابعکردنی بەرنامەکە هیوادارین سوودتان لێ بینی بێ تا بەرنامەی تر بخواتانە سپێرین خواتان لەگەڵ